دوای دەڕۆژ پردەکەی گەلی عەلیبەگ کرایەوە و سەرەڕای بێبارانیش بەنداوەکان ئاوی باشیان خەزن کردووە. لە تەقتەقیش گۆشتفرۆشێک بۆ هەر کیلۆیەک 3000 دابەزاندووە. سڵاوتان لەبێت. واگرێکوێرەی پردەکەی گەلی عەلیبەگ دەکرێتەوە و ئەمڕۆ بە فەرمیستایی دێک بەڕووی شۆفێراندا کرایەوە و هاتوچۆش ڕایگەیاند. ئێستا شۆفێران دەتوانن سایدی چوون لە سۆرانەوە بۆ هەولێر بەکار بهێن و ڕێگاکە کراوەیە. دوای دەڕۆژ وجەکدانانە ژێر پردەکە ئەمڕۆ کرایەوە. جا هەر شۆفێرێک بەسەر پردەکەدا ڕۆیشتووە بەبێ تۆمارکردنی ڤیدیۆ دەرنەچووە. بەکر ڕەشید خاوەنی ئەو کۆمپانیایە کە کار لە چاکردنەوەی پردەکە دەکات و بە 964 وت هۆکاری بەکارهێنانی جەک بۆ بەرزکردنەوەی پردەکە بۆ ئەوە ئاگەڕێتەوە کە شوێنەکەی بەرتەسک بووە و پردەکە بەردەوام لە دابەزین بووە بۆیە نەمان دەتوانی کرێن بەکار بهێنین چونکە دەبووە هۆی بچڕانی برخۆکان و داڕمانی تەواوی پردەکە و یەکێکی دیکە لە هۆکارەکانی بۆ سەلامەتی دەگەڕێتەوە. نەمان دەتوانی هیچ ڕێگایەکی دیکەی لەگەڵ بەکار بهێنین. وتیشی دڵنیایی دەدەینە شۆفێران کە پردەکە بە تەواوەتی سەلامەتە بۆ بەکارهێنان و هیچ مەترسیەک نییە و بێکێشە دەتوانن هاتوچۆی بەسەردا بکەن. سەرەڕایەوەی ئەمساڵ بارانبارین کەمترە بەراورد بە ساڵی ڕابردوو بەڵام خزنی ئاوی بەنداوەکانی هەرێمی کوردستان و ڕێژەی بەرهەمێنانی کارە باش بەرز بووەتەوە. بەپێی داتایەکی تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی بەندا و کۆگاکانی ئاو کە تایبەتە بۆ 964 نێردراوە دەردەکەوێت خزنی ئاوی بەنداوەکان بۆ ئەمساڵ لە پار زیاترە. بە شێوەیەک کۆی ئاوی خەزنکراو لە بەنداوەکان تا کاتژمێر 8 بەیانی ئەمڕۆ یەکشەممە سەر و 3 ملیار مەتر سێجا بووە. لە کاتێکدا پار ئەمڕۆ سەر و 2 ملیار مەتر سێجا بووە. لەبارەی تێکڕای بەرهەمی کارەبا ساڵی ڕابردوو لە ئەمڕۆدا بەرهەمی کارەبای هەردوو بەنداوی دوکان و دەربەندیخان 52 مێگاوات بووە بەڵام ئەمڕۆ 85 مێگاواتە. هەرچەندە موچە وەرگرتن لە ڕێگەی ATM-ەوە ئاسانکاری بۆ موچەخۆران کردووە بەڵام لە هەندێک شوێن کە ATM-ی لێ نییە بۆ بەکێشە و ئەبێت چەندەها کیلۆمەتر ببڕن تا موچەکانیان وەربگرن. فەرمانبەرانی قەزای باتیفا و ناحیە بێگۆڤای پێشتر لە بانکی قەزای باتیفا موچەیان وەردەگرت. دوای دانانی سیستمی ATM ناچارن 35 کیلۆمەتر ببڕن بۆ وەرگرتنی موچەکانیان بەهۆی نەبوونی ئامێری ATM لە قەزاکەیان. هەر ئەوەش نا بەڵکو موچەخۆرانی ناحیەکانی ماسێ ئامێدیش دەبێت 135 کیلۆمەتر ببڕن بۆ زاخۆ. عەبدولغەنی قاسم مامۆستایە و لە ڕێگەی ATM-ەوە موچە وەردەگرێت و بە 964 وت پێشتر بە دەخولەک موچەکانمان وەردەگرت. ئێستا ناچارین ڕێگایەکی دوور ببڕین و بچینە زاخۆ. لای خۆیەوە بەڕێوەبەری بانکی باتیفا سلێمان شیلانی بە 964 وت هەر ئەمڕۆ دەچینە لای قایمقامی باتیفا و کێشەی فەرمانبەران دەگەین و بەڵکو ئەو کێشەیە چارەسەر بکەن و لە باتیفاش دابدرێت. لە تەقتەق گۆشتفرۆشێکی لێ نرخی کیلۆیە گۆشتی لە چاو بازاری گۆشتفرۆشان زیاتر لە 3000 دینار کەمتر دەفرۆشێت و خاوەنەکەشی دەڵێت بەردەوام دەبم لەم هەرزانیە. کیلۆی گۆشتی نەرمەی گوێرەکەی لە 18000ەوە کردو بە 15000 و ئەمڕۆژ کردوێتی بە 13000. گۆشتی کار و بەرخی لە 20 و 21000ەوە کردو بە 16000 و پەراسوشی لە 14000ەوە کردو بە 11000. زیرەک عەبدولخالق مستەفا خاوەنی گۆشتفرۆشی زیرەکە بە 964 وت هەموو ئەو ئاژەڵانی سەریان دەبڕین خۆماڵین. شەریکێکی هەیە بە خێویان دەکات و لە دوکانەکەیان دەیکەن بە گۆشت و دەیفرۆشن. وتیشی ئەو قازانجەی ئێمە دەیکەین کەمە بەڵام قازانجێکی بەردەوام و خێرایە بۆیە بڕیارمان داوە بەردەوام بین. سەرەتا گۆشتفرۆشەکانی ناو تەقتەق ناڕازی بوون بەڵام بە قسەی و گۆشتفرۆشە ئێستا ئەوانەیش وردەوردە نرخەکان هەرزان دەکەن لەم کارەشتەنیا خەڵک قازانج دەکات. وەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕائەکێشم ئەویش ئەوەیە کە ماوەی هەفتەیەکە 4 ژینگە دۆست هەستاون بە ناشتنی 3500 دنکە گۆیش لەگەڵ کیلۆیەک وەنەوشە و لەگەڵ کیلۆیەک قەزوان لە چیای ماکۆک و یەکێک لە ژینگە دۆستەکان قسەی بۆ 964 کردو باز لەوە کات بۆیە ئەوەیان هەڵبژاردووە چونکە ئەو ژینگەیە لەبارە بۆ پێگەیشتنی ئەو جۆرە ڕووەکان و میوانە و خەڵک دەتوانێت سوود لە بەرهەمەکەی ببینێت کە بیخوات و لەگەڵ ئەوەشە ژینگە سەوز دەکات و دەتوانێت ئۆکسجینی باش بەرهەم بهێنێت و پلانیان هەیە لە دوای ئێرەش لە چەند شوێنێکی تر ئەم چالاکیانە بە ئەنجام بگەێنن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.